ئایزان بەردەوام دەبین تەوەری بەرنامەکانمان گفتوگۆ دەکەین هەڵبەتە ئەمڕۆ دوو تەوەری سەرەکی لا بەرنامەکەدا بوونیان دەبێت یەکیان باز لە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا دەکرێت و چارەسەری کێشەکان بەرەو کوێ دەچێت و لە هەمان کاتدا سەردانەکەی با بڵێن سەرۆکی حکوومەت چ کاریگەریەک لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەت و حکوومەتی عێراق و هەرێم جێدەهێڵێت. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت و هاوکات بابەتێکی دیکە یا تەوەری دوێمی بەرنامەکەمان خۆی دەبینێتەوە لەوەی کاتیمێکی شوێنەوار لە زانکۆی سلێمانی دۆزینەوەیەکی گرنگی لە نزیک شاری سلێمانی ڕاگەیاندووە لەسەر بابەتەش گفتوگۆ دەکەین ئەمەش گەلۆی کاپیامنێرانمان گرنگی زانیاریەکانی ڕۆژمان بۆ باز دەکەن و هاوکات چەندین راپۆرت لە بەرنامەکەدا بوونی دەبێت. با تەوەری یەکەمی بەرنامە دەست پێ دەکەین هەڵبەتە لەم تەوەردا بازەوە دەکەین کە چارەنووسی کێشەکان نێوان حکوومەتی هەرێم لێنەوان هەرێم و حکوومەتی عێراق بەکوێ دەکات لەگەڵ ئەوەی کە با بڵێن سەرۆکی حکوومەت سەردانی کردووە سەردانی بەغدای کردووە ئەمە کێشەکان بەرەو کوێ دەبات بە دیاریکراوی کێشەی موچە کە ئێستا گرفتە سەرەکی نێوان بەغداد و هەرێمی کوردستانە ئەم سەردانە چ کاریگەریەکی دەبێت و ڕێککەوتنی نێوان لایەنە سیاسیەکان و بە هاوکات پێگەی کورد بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەکوێدا دەبێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر عوسمان ئەلی سەرۆکی سنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. دەستپێک لەوە دەست پێ دەکەین کە لە نێوان با بڵێن هەرێم و بەغداد چەند کێشەیەکەیە. ئەم کێشانە لە مێژە هەوڵ دەدرێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە بە بڕوای ئێوە سەردانەکەی سەرۆکی حکوومەت چارەسەرێک دەبێت بۆ ئەو کێشانەی کە ماوەیەکی دوور درێژە لە نێوان هەرێم و بەغدادا بوونیان هەبووە؟ بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە جەنابەت سڵاو لە بینەرانتان خۆی چنێ حیوارە بێ گفتوگۆ هەبێ هەر باشە زۆربەی کێشەکان تا ڕادێکی زۆر لە کێشەکان بە گفتوگۆ حەلە بێ تەوان جاران ئەمە نەبوو ئەم گفتوگۆیە نەبوو لە بینی بەغدا و سەرۆکی حکوومەت بە تایبەتی ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لە دەسەڵاتە بەڵام دوای ئەو با بڵێن چەند ڕووداوێ ڕوویدا یەکێک لەوانە سەفەری کاک نیچیروان بۆ جمهوریەی ئیسلامی و سەفەری بە سەرۆک وەزیرانی عێراق بۆ ئەمریکا یعنی یەکێ لە دانیشتنەکان یەکێ لە ئایتمەکانی ئەو کێشە ئەو مەسەلانەی کە باس کرا حتا بایدن باسی کێشەی موچەی خەڵکی هەرێمی کوردستانی کردووە لەبەرەوە حکوومەتی عێراق ئەمڕۆ نامەیەکی زۆر بەهێزی پێگەشتووە هەم لەلایەنی جمهوریەی ئیسلامیەوە لە ئێران و هەم لەلایەنی ئەمریکاوە ئەم کێشەیە ئەبێ حەل بکرێت و طبعاً خۆی کێشەکە تا ڕادێکی زۆر بە خوێندنەوەی من زۆربەی کێشەکان حەل کراوە ئێستا بەس مەسلەیەک ماوە مەسلەی هەژماری من ئەوان طبعاً وەزیری دارایی عێراق تەیب سامی ئەڵێ ئێمە ئەمانەوێت قەراری محکەمەی فدرالی جێبەجێ بکەین لە قەراری محکەمەی فدرالی ئەڵێ ئەبێ شتێکەیە کە پێڵێن ناونووسینی خەڵکی کوردستان موچەخۆرانی خەڵکی کوردستان لە بانقە فیدرالیەکان طبعاً لەمەش تا ڕادەیەکی زۆر شت هەڵ کراوە ئێستا بەس چەند بابەتێک ماوە مەسلەی تەوتین کە پێڵێن ئەوەش هەلە بێ بە خوێندنەوەی من و بە بوچوونی من باشتر بوو ئەمە بە زووترین کات هەل ببێ چونکە ئەگەری هەیە لە دوا ڕۆژە سەر لە نوێ بینی ئێران و ئەمریکا تێک بچێ و عێراق شەبێتە بەداخەوە هەرە بێتە شانۆیەک بۆ زۆربەی ئەو کێشانەی لە بینی ئەو دوو وڵاتە بێ اینجا موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەگەر بێت تەوتین نەکرێن بە زووترین کات سەر لە نوێ ئێمە وەکو بارمەتا بین لەو کێشانەی کە لە بینی هەردوو لایە بەڵام بە خوێندنەوەی من ئەمە سەفەری کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بەس بۆ کێشەی موچە نییە بەڵکو گرنگترین کێشە کە باسەکرێ ئەوش هەناردەکردنی نەوتی کوردستانە ئەوەش لە هەمان کاتە هەم ئیدارەی ئەمریکی هەم جمهوریەی ئیسلامی لە ئێران کە معنین بەو مەسەلەیە ئەوانش یعنی وەکو بڵێ ئێستا تەوجیهاتیان داوەتە حکوومەتی عێراقی
ئەم مەسلەیە بێ یەکلام بکرێ و ئەوە بوو کاک مەسرور دوێنە با بڵێن لە قسەکەی لەگەڵ ڕۆژنامەوانەکان لە بەغدا وتی هەفتەی داهاتوو دانیشتنێکی گرنگ و با بڵێن یەکلاکراوە بێت لە نێوان حکوومەتی عێراقی وزارەتی نەوت و نوێنەری شەریکاتی کۆمپانیان نێوتی کە لە هەرێمە و ئەوە شێکلاکرێ. باشە دکتۆر هەڵبەتە هەوڵدراوە یاخود هەوڵ دەدێت کە چارەسەرێکی درێژخایەن بۆ کێشەکانی نێوان حکوومەتی عێراق و هەرێم بوونیان هەبێت. ئەم چارەسەرە یاخود چارەسەرێکی درێژخایەن ئاسۆیەکی ڕوونی لێ چاوەڕوان دەکرێت؟ یعنی خۆی بەڵێ هەر وەکوتم یعنی زۆر بەداخەوە مەسەلەکان لە بینی حکوومەتی هەرێم بوو حکوومەتی بەغدا بەڕاستی هەر ئەو دوو حکوومەتە نییە جارێ لە بینی ئەم دوو حکوومەتە با بڵێن لە بین دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا کێشەیەکی ترشەیە کێشەی باوەڕ نەکردن یعنی ئەمەش باوەڕ نییە لە بینی هەردوولا. دووەم ئەوانەی لە بەغدان بە تایبەتی لە وزارەتی پلاندانانی بەغدا وزارەتی دارایی بەغدا هەڵەیەکی زۆرە بینن لەو لستانەی ئێمای نیرن اینجا ئەمەش کێشەیەکە هەر پێویستی بە حەلە. بەڵام من ئەڵێم ئەگەر بێت ئیرادەی سیاسی هەبێت لە هەرێم و ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە بێ لە بەغدا بەڵێ ئەم کێشانە وەکولی کێشەیەکی چارەسەریەک جاریە بێت حتا ئەمە سەر لە نوێ ناتەکایەوە. بەداخەوە ئەم چەند جانبێکی فەنی ماوە ئەو جانبە فەنیانە بە بۆچوونی من بە زووترین کات هەلە بێ چونکە فشارێکی سیاسی هەیە. باشە دکتۆر تابان بە تایبەتی بەڵێ دکتۆر هەڵبەتە پێشتر چەندین جار ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغدادا کراوە تا لووتکە ڕێکەوتنەکان ڕۆیشتووە بەڵام دوجار بە هۆکارێکی سیاسی بە بابەتێکی سیاسی تەواوی ڕێکەوتوەکان وەلانراوە و کاریان لەسەر هەندێک بابەتی دیکە کردووە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێت. خوێندنەوەی بەڕێستان بۆ گەڕانەوەی بەغداد بۆ دووبارە پەیڕەوکردنی ئەو سیاسەتە چۆنە؟ ئایا لەگەڵەوەی کە ئەم جارە ئومێدی ئەوە هەیە کە بە یەکجاری کێشەکان چارەسەر بکرێت یاخود چارەسەرێکی درێژخایەن بێت جارێکی تر بە هۆکارێکی سیاسی عێراق لە دژی کورد بڕیارەکانی دەرناکات؟ خۆی من تۆزی پێشستا ئاماژەم کرد ئەم مەسەلەیە لە بینی هەرێم و بەغدا بەڕاستی چەند بوارێکی فەنی بەڕاستی ئەوە هەیە بەڵام ئەگەڕێینەوە ئەڵێین ئیرادە سیاسەکان من تۆزێ پێشستا ئاماژەم بەوە کرد ئەم مەسلەی لە نێوان هەرێم و بەغدایە بە تایبەتی بابینە مەلەفی نەوت ئیدارەی با بڵێن بە خوێندنەوەی من جمهوریەی ئیسلامی و چەند کەسێک چەند تەرەفێک لە بەغدا حەزەکەن ئەم نەوتە نەڕوە نەوتی هەرێم نەڕوە چونکە ئێستا نەوتی هەرێم لە معادلەکە ئەوە لە گرنگ نییە لە عێراقا ئەمە یەک. بەڵام چییە ئێستا حکوومەتی بەغدا ئاگادارە 250 بۆ 350,000 ڕۆژانە نەوتی هەرێمە ڕوە بە قاچاق بچێتە دەرەوە لەبەرەوە ئەمە یەک. لە هەمان کاتە ئیدارەی ئەمریکی و ڕۆژاوە بە شوەیەکی گشتی لەبەر بەرژەوەندی خۆیان لە سێری دوورەکەن ئەڵێن ئەگەر بێت لە دوا ڕۆژە کێشەمان لەگەڵ حکوومەتی بەغدا بێ و نەوتی عێراق بکەوێتە کێشەوە ئێمە پێویستمان بە نەوتی هەرێمە بێت بە بەردەوامی بێتە دەرەوە. تەبان نەک بەس نەوتی هەرێم بەڵکو غازی هەرێمش غازی هەرێم و نەوتی هەرێم لە بۆ با بڵێن بازاڕی جیهانی بەڕاستی فاکتەرێکە. لەبەرەوە من ئەڵێم بۆ وڵام بۆ پرسیارەکەت ئەڵێم ئیرادەی سیاسی ئەگەر بێت ئەم وەزعی کە ئێستا مستەقەڕە لە عێراق و بێت ئەو ئارامیەی لە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا هەیە ئێستا لە ناو عێراق بەڵێ ئەم هەفتە بەس هەفتەی ڕابردوو لە 6 کۆمپانیا و بەرژەوەندی ڕۆژاوایی لە بەغدا لێ دراوە. بەڵام ئێستا هەرێمی کوردستان جارێکتر وەکو بڵێ
لە دوا ڕۆژێکی نێزیکدا زەحمەتە بێتە ناو هاوکێشەی ئێران و ئەمریکا لە سڕاع لە بینی بەغدا و هەرێم. من ئەبینم ئیستا هەردوو لە هەم دەسەڵاتدارانی هەرێم هەم ئەوانەی لە بەغدان گەشتنەتە ئەو قەناعەتە بێنەه ئەبێ کێشەکانیان بە شێوەیەکی ڕیشەی حەل بکەن. باشە دکتۆر، بۆ پێی کە لە قسەکان تا باز دەکەیت کە وڵاتانی دەوروبەر و هاوکات ئەمریکا کاریگەری لەسەر ئاراستەکردنی سیاسەتی عێراق و هەرێمی کوردستان دەبێت بە جۆرێک لە جۆرەکان کە ئەمە کاریگەریەکانی بینراوە و دەشکرێت کاریگەری هەبێت. لەم دۆخەی ئێستادا ئەمریکا و ئێران تا چەندە کاریگەریان لەسەر ڕێککەوتنەکانی نێوان بەغداد و هەرێم هەیە؟ یان من ئێستا ئاماژەم پێی کرد، یعنی ئەگەر لە ئاخر زیارەتی سوودانی بۆ واشنگتن یەکێ لە ئایتمەکان هەباس کرا بایدن هەر زۆر بە ڕاشکاوی وتی ئێمە ئەمانەوێ پەیوەندیەکانی بەغدا و هەولێر چاک ببێتەوە و کێشەی موچە و نەوت لە بینی ئەم دوو دەسەڵاتە یەکلا بکرێتەوە. یعنی ئەمە ئەو پەیامە زۆر بە ڕوونی درایەتە سوودانی سەرۆک وەزیرانی عێراق. لەبەرەوە من ئەبینم بەڵێ ئەوان کاریگەریان هەبووە و لە ژێرەوەش لە ژێر پەردەشەوە خۆتە زانی دائیمەن ئەمریکیەکان و ئێرانیەکان کە لەبەر عێراق وڵاتێکە سەروەری هەیە، ئەو سەروەری لەبەرەوە هەرچی فشارێکە بێ لە پشتی پەردەوەیە، لە پشتی پەردەوە یعنی بەڕاستی پەیام گەشتێتە هەم بەغدا و هەم هەولێر ئەبێ ئەم کێشەیە یەکلا بکرێت. خۆی وەزعی دووەلی ئێستا ئەمڕۆ لەبەر شەڕی ئۆکرانیا نەوت و غازی با بڵێن وڵاتەکە بە تایبەتی رووسیا کێشەی خەڵک کردووە. نەوتی هەرێم زۆر گرنگە بگاتە دەرەوە. طبعا ئەو نەوتەی هەرێمە ڕوا بەچێتە تورکیا و بەشێ لەو نەوتەی هەرێم کە ئێستا ئەڕوا بەشێکی زۆری ئەچێ بۆ ئیسرائیل لە 1975 ئەو نەوتەی کەوا لە تورکیاوە تاکو ئەو کاتێک هەرێمی کوردستان نەوتی ئەنارد لە 1975 ئەو نەوتە ئەچوو بۆ ئیسرائیل یان بۆ با بڵێن ئەچێتە ڕۆژاوا. لەبەرەوە لەبەر ئەم بارودۆخی کە ئێستایە بەسایی شەڕی ئۆکرانیا کە نەوت و غازی رووسی زۆر با بڵێن تەسیری هەیە لەسەر بەهای نەوت و برمیلی نەوت و غاز. لەبەرەوە نەوتی هەرێم و نەوتی هەرێم و غازی هەرێم ئێستا بەشێکە لە هاوکێشەکانی جیهانی بە تایبەتی نەوت هێشتا غاز نەگەشتێتە ئەو ئاراسەیە، بەڵام ئەوروپا چاوی لە غازی هەرێمە، چکە ئێمە ئەزانین هەرێمی کوردستان لە 6 با بڵێن شەشەمینە لە جیهان لە غازی یەدەک. لەبەرەوە مەسلەی نەوت پەیوەستە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە مەسلەی غازی هەرێمی کوردستان. و کاک باڤێل کە لە واشنگتن بوو، من لە ڕۆژنامەکانی ئەمریکی محەللێکی ئەمریکی هەیە بە ناوی نایت، ئەو وتی طبعا لەگەڵ باڤێلە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کاک باڤێلە وتی ئەم مەسلەی غازش باس کراوە، بەس بە شێوەیەکی طبعا لە پشتی پەردە ئەم شتانە باسە کرێ. باشە دکتۆر، لە ئێستادا پێگەی هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ هەڵبەتە کە هەندێک کات بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەو گلەیە لە هەرێمی کوردستان دەکرێت کە پێگەی لە بەغداد لاوازە، ئەمەش هۆکارەکە کاریگەری دەبێت لەسەر ئاراستەکردنی سیاسەتی یاخود لەسەر بەدەزێنانی ماف و بەرژەوەندەکانی بۆ گەلی کورد. لە ئێستادا بۆ هۆکارەی کە نەوت و غاست لە وڵاتانی جیهانەوە چاوی لەسەر و هەرێمی کوردستانیش لەمڕۆوە بۆ ئابوووریە دەوڵەمەندە، پێویستە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات و پێگەی هەرێمی کوردستانیش چۆن دەبینن؟
یعنی خۆی تەوان پێگەی هەرێمی کوردستانی ستا زۆر لە مەترسیدارەیە لەبەرەوەی زۆربەی دامەزراوە شەرعیەکانی وەکو پەرلەمان وەکو حکوومەت شەرعیەتی با بڵێن یاسایی لە کێشەدایە یا من ئەتوانم بڵێم نەماوە لەبەرەوە ئەبێ بە زووترین کات هەڵبژاردن بکرێت و ئەو کاتێکەوە نۆی با بڵێن پێنجی نۆ کە دەستنیشان کراوە لەلایەنی کۆمیشێنی عێراقی بۆ هەڵبژاردن ئەوە ئەبێ بە بۆچوونی من بە زووترین کات جێبەجێ بکرێت و پارتی و یەکێتی دوو پارتی زۆر بەهێز دەسەڵاتدار ئەبێ ئەو شتەکانەی کە ماوە لە بینیان بخوێندنەوەی من زۆربەی شتەکان یەکلا کراوەتەوە بەڵام چەند جانبێکی فەرنی ماوە ئەوەشە بێ بە زووترین کات یەکلا بکرێتەوە. ئێمە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە لە ژینگەیەکین با بڵێن ژینگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتەکانی دراوسەیە هەرێمی کوردستان ناڕەحەتن لە بوونی هەرێمی کوردستان لەبەرەوە هەرێمی کوردستان ئەبێ ئەم کێشەیە حەڵکێ چکە بۆ ئەگەر لای ئێمە لە وڵاتانی جیهان بەعزاری هەڵبژاردن بە ساڵەها نەکرێت یان هەر نەکرێەوە گرنگ نییە بەڵام ئێمە پەیوەندیمان لەگەڵ ڕۆژاوایە لە ڕۆژاوە بۆیان زۆر قورسە تەعامل بکەن لەگەڵ هەرێمێک یان وڵاتێک کە با بڵێن شەرعیەتی یاسایی ڕەوایەتی نامێنێت لەبەرەوە لەو دانیشتنانەی کەوا لە واشنگتن کراوە لە نێوان با بڵێن ئەو کاتەی کە کاک مەسعود چوو بۆ واشنگتن ئەمە لەلایەنی دام و دەستگا ئەمریکیەکانەوە ئیدارەی بایدن لە کۆنگرسمانەکان زۆر زەختیان کردە سەرەوە ئەبێ هەڵبژاردن بکرێ چونکە باشترە بۆ هەرێمی کوردستان کە ئەو ڕەوایەتیەی کە هەیەی بە هەڵبژاردنەوە ئەمە یەک بە نسبەتی باشتری هەرێمی کوردستان من ئەمڕۆ وای بینم لە ڕابردوودا بەڕاستی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا نەشەفاف بوو نە بە شێوەیەکی باش ئیدارا کرا یعنی لە کاتی خۆیدا مام جەلال و کاک مەسعود بارزانی قەراریاندا کە نەوت بنێرن با بڵێن ئابووری هەرێمی کوردستان لەدەست کورد بێ لەدەست هەرێم بێ ئەوە شتێکی باشە و من ئەڵێم زۆر بەداخەوە ئێمە ئەو ئیستقلالیەتمان لە دەستدا لەبەر بەڕاستی لەبەر دوو هۆکاری سەرەکی بوو یەکەم ئێمە نەمازانی ئیدارەی ئەو مەلەفە لەگەڵ بەغدا چۆن بکەین دووەمش تەبعاً چەند لایەنێکەیە لە بەغدا ئەوانە حەز ناکەن هەرێمی کوردستان لە بواری ئابووری یان وەکو قەوارەیەک بەهێز بێت لەبەرەوە ئەگەڕێمەوە ئەڵێم زۆر پێویستە بۆ هەرێمی کوردستان دوا ڕۆژی باش بێت هەڵبژاردنەکان و لە دوای هەڵبژاردن بە زووترین کات حکوومەتێکی با بڵێن زوو لە هەرێمی کوردستان تەشکیل بکرێت ئەوەی منەی بینم بەداخەوە حتا هەڵبژاردنەکان خۆی بەخوێندنەوەی من ئەمە دیعاە ناکەم بۆ پارتیەکێتی بەڵام بەخوێندنەوەی من هەرم دوولایانە سەرکەوتووە بن هەڵبژاردن دامەزراندنی حکوومەت لەسەر شانی ئەم دوولایە نابێت ئەگەر هەرێمی کوردستان دوا ڕۆژێکی باشیە بێت ئەگەر ئێمە بمانەوێت بۆەوە ئەبێ بە زووترین کات لە دوای هەڵبژاردن حکوومەت تەشکیل بکرێت. بەڵێ دکتۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان سپاس بۆ دکتۆر عوسمانعەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت.